لێستادا وەفدەکە گەیشتونتە شوێنی مەبەست ئایا بەگشتی باز لە چی دەکرێت لەو سەردانەدا؟ بەڵێ وەفدەکە ئێستا لە بارگای پێشکەوتنی تورکمانین لێرە لە کۆبوونەوەدان وەکو گەشەپێدانی تورکمانی وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئێمە لێرە لەگەڵ وەفدەکە بووین کە هاتنە ژوورەوە وەفدەکە پێکاتون لە سەرۆکی کەنیسەی مەسیحەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چەند قەشەیەکیان لەگەڵا هۆکاری سەردانەکەش بوو ئەوەیە کە باسی بارودۆخی تورکمان و بارودۆخی ئەو تورکمانانە بکرێت کە لە ژێردەستی داعش بوون و ئەو کارانەی کە داعش بەسەر تورکمان هێناویتی و ئەو تورکمانانەشی کە لە دوای ئازادکردنی ناوچەکانیان لە دەستی داعش چیان لێ بەسەردێ و ئەوانەشی کە وەکو بارمتە لەلایەن داعشەوە گیراون دەبێت چارەنووسی ئەوانەی دوای داعش چی لێ بەسەر بێت ئەمانە هەمووی ئەوانن ئەو خاڵانن کە ئەمڕۆ باسی لێواکرێت جگەلەوەی کە ئەم وەفدە تەنها سەردانی پێشکەوتنی تورکمانی نەکردووە بەڵکو بۆ هەموو نەتەوەکانی دیکەیە دوێنێ لەگەڵ یەزدیدەکان کۆبووتەوە و بڕیارە سەردانی لایەنەکانی دیکەش بکات بۆ ئەوەی بتوانێت ئەو گرفتانە یاخود ئەو خاڵانە کۆ بکاتەوە کە لەسەر داعشە یاخود ئەو کەسانەی کە لەلایەن ئەو دینانەی کە لەلایەن داعشەوە توندوتیژیان بەرامبەر بەکراوە هەمووی بکا بە راپۆرتێک و کۆی بکاتەوە من بۆ زانیاری زیاتر لەسەر سەردانەکەی ئەو وەفدە بۆ ئێرە هیمان ڕەمزیم لەگەڵا سەرۆکی ڕێکخراوی تولای هیمان خان هۆکاری سەردانەکە بۆ چێوەتانوێت چی بۆ وەفدە بگەێنن؟ بەڵێ دیارە ئێمە بڵین وەک کاتی تورکمان وەک بڵین ئێمەش قوربانیمان داوە لە کاتی بڵین گرتنەوەی چەتەکانی داعش ئەو ناوچانەی کە تورکمان نشینن لەوانە مووسڵ و تلعفەر کە بەشێکی زۆری تورکمانەکان لەو ناوچانەدا دەژین هەروە بڵین منداڵ و ئافرەتێکی زۆرمانەیە نزیکەی 900 کەس ئەوە تەنها ئەوەی کە داتایەکان کە ناونووسکرایە بەشێکی زۆریشمان هەیە کە ئێستا نادیارە بەڵام ناویشیان نانووس نەکرایە کە لەژێر دەستی داعشدان بۆ ئەوەی نزیک بڵین ئازادکردنی شاری مووسڵ نزیک بۆتەوە ئەمانەوە بزانین ئەو منداڵانە ئافرەتانێک کە لە ژێر دەستی داعشدان ئەو داتایانە بگەینین بۆ ئەوەی بۆ ئەو لایەنانە کە بتوانن ئەوانش بەشێک بن کە ڕزگار بکرێن لەگەڵ پێکهاتەکانی تر کە لە ژێر دەستی داعشدان. کەواتە ئێوە ئەمڕۆ جگەلەوەی کە باسی بارودۆخی تورکمانیان بۆکەن لەو ناوچانە باسی وەشیان بۆکەن کە دەکرێت دوای ڕزگارکردنەوەی شاری مووسڵ تورکمانەکانی ئەو ناوچانە چیان لێ بەسەر بێت؟ بەڵێ ئەمە مەترسێکی زۆرمان هەیە لە نێوان ئەوەی کە بە حکومە ئەوزانین تورکمانەکان لەو ناوچانەدا دابش بوونە لەسەر دوو مەزهەبی شیعە و مەزهەبی سوننا ئەوانەیە کە بە تەسەووری شیعەکان وایە کە سوننەکان یارمەتی بەشێکیان وا بووە یارمەتی ئەوەیان داوە داعشەکان کە ببنە هۆکاری ئەوەی کە شیعەکان ئەزیەت بدرێن تاوانیان بەرامبەر بکرێ بەڵام شتێکی تریشەیە سوننەکانش بە هەمان شێوە ئەزیەت دراون و تاوانیان بەرامبەر کراوە بەرامبەر داعش بۆیە مەترسیمان هەیە ئەوەی بڵین ئەو جارە قۆناغی ئەوە دەست پێکاتەوە تۆڵەسەندنەوە لە نێوان دوو مەزهەب بۆیە ئەوەی بینیمان کە ئەو کۆنفرانسەش لە 28 مانجی تەمووز کە بەشداریمان کرد لە ئەوەی لە واشنگتن پایتەختی واشنگتن لە زانکۆی جۆرجتاون لەسەر ئەوە بوو کە چۆن بتوانین ئەو دوو مەزهەبە بڵین نزیک بکەینەوە ئەو تۆڵەسەندنەوەی نەمێنێت و بتوانین ئەو فکرێکە هەیە فکری تیرۆریستی کە داعش وای کرد وای لێ بکە خەڵکەکە پەرت و بڵاو بێ لەناو پێکاتەدا زاڵبین بەسەریدا کاری بۆ ئەوە بکەین کە چۆن بتوانین نزیکیان کەینەوە. سواز هیمان خان ئەلبەتەمان دەیانەوێت داتایە کۆ بکەنەوە داتایەکی ئەو تورکمانانەی کە توندوتیژیان بەرامبەر بەکراوە و دووبارە بیدەنەوە بەو لیژنەیە کە ئێستا لە ژوورەوەن دواتر ئەم لیژنەیە سەردانی هەموو پێکاتەکانی دیکەشەکە کە لە هەرێمی کوردستان بەتایبەت ئەو پێکاتانەی کە لە ناوچەکانی ژێردەستی داعشە توندوتیژیان بەرامبەر کراوە. بەڵێ ڕێناز عەلی سپاس بۆ